زەنجی موبایلەکەی لە لێدان ناکەوێت، هەر پیاوە و تەلەفۆن دەکات و داوای ژنی دووەم و سێەم دەکات. جا خواردم ڕاز وەرە بەڕێکەوە ئێستا وەرە یەکسەر. سەردار عەبدوڵڵا پیاوێکی تەمەن 35 ساڵی خەڵکی قەزای خەباتە. خۆی دەڵێت بۆ 8 ساڵ دەچێت کاری خێر دەکات و ژنان و پیاوان بە یەکتر دەگەێنێت. تقریبا 7 ساڵ و نیو 8 ساڵە بەدائیمی بە شەو و ڕۆژەویشە دەکەم. یعنی بەس کاتی نووسنووی سرعەت دەکەمەوە ئەگەنا هەر ئەویشە دەکەم. زەواجی یەکەمە دووەمە سێمە چارەمە. زیاتر زەواجکەمان نییە باوەڕ ناکەم. مسیارە ئەو شتانە ئەم لەگە ئەو شتانە دانیمە لەگە زەواجی ڕسمی و شەرعی و قانونیمە. سەردار بە تەواوی بیری نایەت تا ئێستا چەند ژن و پیاوی بەیەکگەیاندووە، بەڵام بە حیساب و کتابی خۆی بێت خۆی دەدات لە سنووری 2000. بە نزیکی هەرگە هیچم پێک نەگەیاندبی، هەر هیچم پێک نەگەیاندبی 1500 بگرە لە 2000 پێگەیاندیە. زیاتر لە ئوردن خەڵکی دەناسم، لە تونس، لە جەزائیر، لە مەغریب، لە سووریای بە تایبەتی لە دەوڵەتە عەرەبیەکان لە سووریای. ئێستا بازاڕە گەرمەکە لە سووریایە. سەردار چەند ساڵێکە تیکتۆکێکی داناوە و چالاکیەکانی خۆی پیشان دەدات. پڕە لەو ڤیدۆیانەی هاتوچۆیەتی بوو سووریا، زاوا دەبات و بووک دەهێنێت. ڕۆژێ هەرچم لۆنێ 500 تەلەفۆنم لۆدە لە واتسئاپ و لە ڤایبەر و لە فەیسبووک و ئەوە ڕیسالەی تیکتۆکی هەر بگرە. لەوانە یەک ڤیدۆی بڵاوکەمەوە بگەیشتە 150,000 کەسی لەوان لە ماوەی چەند سەعاتێکی. ئەو شۆکە ئینشاڵڵا دەچمە سووریا لۆ برادەرێکی ئازیز. دەچم ئینشاڵڵا بە ئیزنی خوای گەورە ئینشاڵڵا ژنێکی چاکی لۆ بینمەوە لە شەرای خوا و پێغەمبەر ئینشاڵڵا لێی مارەکەم. سەردار زۆر جەخت لەوە دەکاتەوە کە هاوسەرگیریەکە لەسەر بنەما ئاینیەکانە، بەڵام هەندێک ڕەخنەی لێدەگرن بە تایبەتی کە لە پۆستەکانیدا تێیدایە ژنانی سووری داوای بەشودان دەکەن و بۆ ڕاکێشانی تەمەشەوانانی گۆرانیەکی عەرەبی شایی خستۆتە سەر. لە کوردستان یاساکانی خۆمان هاوسەرگیری دووەم و سێم و چوارەمیان سنووردار کردووە. ئەمەی سەردار دەیکات بۆ خۆ دەرباسکردنە لەو یاسایانە، بۆیە ئەو پیاوانەی مەیلی ژنێک زیاتریان هەیە بەردەوام ڕووی تێدەکەن. ئەمن لە هەولێرە پێکم گیانە لە کەرەچێ، لە بەردەڕەشی، لە هەموو جێیەکان، لە هەموو جێیەکانی کوردستان، بە زیاتر لە سنووری دەوروبەری هەولێرێکە دەکەم گرا و زیاتر لە مووسێ و لە هەموو جێ منتیقە عەرەبیەکانی هەولێرە دەوروبەری هەولێرە قەزدم وەیە زیاتر لە مووسێژ ڕەکەم یەخسیە. ئەوە پێشترێ بوو، یعنی ئەوە پێش 2 سال پێشتری ئێستا بچکە ئێستا مووسر بەڕاستی کەلچی نمایە و پێشترێ نمایە. دەبینی ئەو دەلال و مەلانەی خۆمان ئەو کوردانە بەڕاستی تێکیاندا. لەبەر تەلەفۆنە زۆر و زەوەندەکانی بە زەحمەت چاوپێکەوتنەکەمان بۆ تەواو کرا. هەر پیاوی پەرێشانی ژنی دووەم و سێم بوو پرسیاری کچە سووریەکانی دەکرد. سەردار ئەو سوورە لەسەر ئەوەی کارێکی باش دەکات، بەڵام هەموو کەس بەم دوعایە ناڵێت ئامین. لەگەر عەرەبەکەیان لەگەر ئێرانیان لەگەر کانیا و باییز ساڵاکوانێکی بواری ژنانە دەڵێت کچان و ژنانی کورد نایانەوێت ماڵی خەڵکی ترتیەک بدەن، بۆیە هەندێک لە پیاوان لە ڕێی سەردار و کەسانی تر پەنا بۆ ژنی عەرەب دەبن. کاریگەری زۆر نەرێنیە بێتن لەسەر شیرازە و پێکاتی کۆمەڵگای کوردی، چونکە لە ئێستادا کچان و ژنانی کۆمەڵگای کوردی گەیشتینە ئەو ئاستە وشیاریەی کە نایانەوێ خێزانی کچی ترتێک بدەن، نایانەوێ بڕۆنە هاو بەشی لە پیاوێکی تربرا بکەن لە ژیانی هاوسەریتیدا. ئەوە یەک لە هۆکارەکانە و لە هەمان کاتیشدا ئەو ڕێکارە یاسایی ئەو کە هەیە ئەمە لە کوردستان هەمانە لەوەی کە بە ئاسانی ڕێگە نادرێتن ژنی دووەم بێتن، ئەوە شۆکارێکی دیکەیە. لە هەمان کاتدا کەسیەتی و سایکۆلۆژیی شخصەکان زۆر جیاوازە، چونکە ئەگەر تەماشا بکەن بارودۆخی دارایش کاریگەری هەیە بێگومان. سەردار ژنی یەکەم و دووەم تا چوارەمیش بۆ پیاوان دەهێنێت، بەڵام ئەوە ئاشکرا ناکات کە خۆی چەند ژنی هێناوە. دیسان دان بەوەشدا نانێت خۆی لەم کەین و بەینە چی دەست دەکەوێت و داهاتەکەی چەندە.